پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت پێغەمبەرێک لە پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت، باتە لە پێش پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم پێغەمبەرێک لە پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، خوای پەروەردگار لە قەومەکەی خۆی جوندیەک و سەربازێکی زۆری پێدا بوو، واتە خاوەنی سوپایەکی بەهێز بوو، سەلامی خوای لەسەر بێ. ڕۆژێک ئەم پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ سەیری سوپاکەی خۆی کرد، سوپایەکی گەورە سەربازێکی زۆر، فەرمووی کێ دەتوانێت بەرەنگاری سوپاکەی من ببێتەوە، کێ دەتوانێت لەگەڵ ئەمانە شەڕ بکە، واتە ئەمەندە زۆرن ئەوەندە بەهێزن، کێ دەتوانێت بەرەو ڕوومان بێتەوە. ئەم وشەی وت ئێمە چەند شتی واڵێن ڕۆژانە، چەند جار مەدحی خۆمان دەکەین، مەدحی دەوروبەری خۆمان دەکەین بەبێ ئەوەی بزانین چی تاوانێکە. ئینسان کاتێک کە معجیب بێ بە خۆی یا بۆ نیعمەتانەی کە خوا پێیداوە زۆر ترسناکە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە وەحی نارد بۆ ئەو پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ، پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، تەنها ئەوەندەی وتووە کێ دەتوانێت بەرەو ڕووی سوپاکەی من ببێتەوە. خوای گەورە فەرمی سێ عقوبە هەیە، سێ سزا هەیە، لەم سێ سزایە دانەیەکیان ڕبژێرە. ئەو قووەتەی ئەو هێزەی ئەو سەربازەی کە تۆ شانازی پێوە دەکەی ئەبێ یەکێک لەم سێ عقوبەیە بدرێن. مشاوەرەی بە قەومەکەی خۆی کرد، ڕاوێژی پێیان کرد سەلامی خوای لەسەر بێ، وتیان تۆ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لەم سێ عقوبەیە کامیان هەڵبژێری هەڵبژێرە، عقوبەکان چییە؟ خوای گەورە فەرمووی یەکەمیان ئەو سوپایی کە تۆ شانازی پێوە دەکەی ئەڵەی کێ دەتوانێت بەرەو ڕوویان بێتەوە، یا دوژمنیان بەسەر ئازاڵەکەم. دوژمن واتە دوژمنی خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، خوا دوژمن زاڵەکە بەسەر سپای پێغەمبەرێکە سەلامی خوای لەسەر بێت، تەنها لەبەرەوەی شانازی بە سوپاکەیوە کرد. تۆ شانازی بە چیوە دەکەی؟ بە جوانیتەوە، بە سەرۆت و سامانتەوە، بە فڵان و فڵانتەوە. تۆ عقوبەکەتە بێت چەندێ سەخت بێ کە خوا بۆ قیامەت هەڵیگرتۆ بۆ تۆ. دوژمن زاڵ ئەەکەم بەسەر سوپاکەتە، ئەمە عقوبەی یەکەم. سزای دووەم لەگەڵ سێم یا برسێتی ئەدەم بەسەرتانە یا خود مردن. چوارەم نییە بڵێ خوایە گیان ئەو قسەم کرد لێم خۆش بە. ئەم سێ عقوبەیەکیان هەڵبژێرە بۆ سوپاکەی خۆت کە شانازی پێوە دەکەی. پێغەمبەری خوایە سەلامی خوای لەسەر بێ، قەومەکەی فەرمیان چی هەڵدەبژێری هەڵیبژێرە؟ فەرمی خوایە گیان با زاڵبوونی دوژمن نەبێت، با برسێتیش نەبێ، با مردن بێ. خوایە گیان ئەو سوپای کە من شانازیم پێوە کرد وتم کێ دەتوانێت بەرەو ڕووی بێتەوە، خوایە با مردن زاڵ بێ بەسەریانە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم سێ شەو و سێ ڕۆژ خوای گەورە مردنی دا بەسەر سوپاکەیە، ئەو سوپای کە شانازی پێوە کرد سەلامی خوای لەسەر بێ. لە ماوەی سێ ڕۆژە 70000 جوندی مرد. 70000 خۆ چەندەها وڵاتەیە ئێستا 20000 سەربازی نییە. سوپایەکە 70000 لێ بمرێ ئەبێت چەندێکی مابێت؟ بێگومان زۆر بووە، 100,000 سوپای هەبووە و سەربازی هەبووە، جەنگی لەگەڵا کردووە، جیهادی لە پێناوخوادا کردووە. کەواتە ئینسان ئاگاداری خۆی بێ، شانازی بە خۆتەوە نەکەی، بەو نیعمەتی کە خوا پێتی داوە شانازی پێوە نەکەی، چونکە خوا لێت قبوڵ ناکە و لە پێغەمبەرانیشی قبوڵ ناکە سەلامی خوایان لەسەر بێت. ئەوە تا بەهۆی یەک قسەیەکەوە خوای گەورە 70000 سەرباز دەمرێنێ کە هەمووشیان لە پێناو خوادا جیهاد دەکەن. ئەی من و تۆ چیمانەیە بۆ قیامەت؟ هەتا خوا لێمان قبوڵ کات لە خۆمان بایی بین.